هیچ کاتێک عقل هیدایەتت نادا. ئێبرام عقل ئەوەیە تۆ براتە برا لەگەڵ یا زەوی بەش ئەەکەی ئەتەوێت زیاتری لێ وەرگری، ئەوە نیعمەتی عقلە، ئەوە نیعمەتی عقلە. لەگەڵ خێزانت ناگونجێی تەلاقیە دێڵێ لەسەر ئەخلاق تەلاقم داوە، ئەوە عقلە. ئەوە عقلە تۆ خۆت لە من بە باشتر بزانی من خۆم تۆ بە باشتر بزانم، ئەوە عقلە برا. بەڵام ئەو عقلەی کە نبووەت ئەداتێ عەدل و یەکسانی و قستت پێ ئەبەخشێ، ڕۆشناییت پێ ئەبەخشێ. ابن القيم أفرمي إذا النبوة لم ينلك ضياؤها فالعقل لا يهديك قط سبيلا. نور النبوة مثل نور الشمس للعين البصيرة فاتخذه دليلا. طرق الهدى مسدودة إلا على من أم هذا الوحي والتنزيل. فإذا عدلت عن الطريق تعمدا فاعلم بأنك ما أردت وصولا. يا طالبا درك الهدى بالعقل دون النقل لن تلقى لذاك دليلا. خۆشەویستان و بەڕێزان، ئێستا زۆر خەڵکەیە لەم سەردەمەی خۆمانە مثلا ڕەنگە بانخواز بێ، ڕەنگە دکتۆرای هەبێ، ڕەنگە پرۆفیسۆر بێ، بانگەشەی عقل ئەکا، ئەڵێ وەرن با هەموو قورئان بە عقل لە یەک دەینەوە، با سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە عقل لە یەک دەینەوە، با دنیاداریەکەمان بە عقل بکەین. بويا هيج كاتيك إنسان وكو ابن قيم فرميه فإذا النبوة لم ينلك ضياؤها أجر بيغمبرايتي روشناي بجيانت نبخشي مشخل شعليك بي ندى فالعقل لا يهديك قط سبيلا. هيج كاتيك عقل هداية تنادى إبراهيم عقل أويه تو برات برا لقل يا زوي بش أكي أتوي زياتري لي ورقدي أو نعمتي عقله، ئەوە نیعمەتی عقلە. لەگەڵ خێزانت ناگونجێی تەلاقیە دێڵێ لەسەر ئەخلاق تەلاقم داوە، ئەوە عقلە. ئەوە عقلە تۆ خۆت لە من بە باشتر بزانی من خۆم تۆ بە باشتر بزانم، ئەوە عقلە برا. بەڵام ئەو عقلەی کە نبووەت ئەداتێ عەدل و یەکسانی و قستت پێ ئەبەخشێ، ڕۆشناییت پێ ئەبەخشێ، هەموو فەرمانەکانت لە ئەڵڵاوە وەرئەگری. ئەو کاتە کە لە ئەو ئاراستەکرای چوویتە خزمەت قورئان، نوری نبووەتت پێگەیشت، ئەبی بە بلاجکتۆرێک و چرا و لامپایەک هەموو خەڵکی ڕۆشنا ئەکەیتەوە بەو ڕێگە نازدارەی کە بۆت دێ. نور النبوة مثل نور الشمس للعين البصيرة فاتخذه دليلا. نوري پێغەمبەر صلى الله عليه وسلم أو إسلاما قسم بخوا وكو خور وايا كاتێک کە خۆر دەرئەچێ کوردوتەنی بەخوا بەری خۆر بە بێژنگ ناگیرێت، کاتێک کە خۆر دەرچوو ئیتر گڵۆب قیمەتی نامێنێ، چرا و لامپای ناو شارەکان قیمەتی نامێنێ، هیچ شتێک ناتوانێت لە بەردەم خۆی ڕاگرێ. بە ئەڵڵا نوری نبووەت ئاوایە فاتخذه دلیلا، بیکەرە پێشەوای خۆت دەستی پێوە بگرە. طرق الهدى مسدودة، ڕێگەی هیدایەت، ڕێگەی حکمت، ڕێگەی دانایی هەمووی گیراوە، دڵنیاتانەکەم گیراوە ئەو سەری نییە. إلا على من أم هذا الوحي والتنزيل. هەر کەسێک ئەم وحیە بکاتە ئیمام و پێشەوای خۆی، ئەم تەنزیلە بکاتە مەشخەڵ و ڕێبەری خۆی، ئەو کاتە ئەتوانێ ڕێگەی ڕاست بدۆزێتەوە. فإذا عدلت عن الطريق تعمدا فاعلم بأنك ما أردت وصولا. ئەگەر ویست بە عەمدی ئەم ڕێگە نەگری، بزانە نەتویستووە بگەی بە ژیانێکی خۆش، نەتویستووە بگەی بە ژیانێکی شایستە، نەتویستووە لە ڕۆژی قیامەتە لە خەڵکە سەربەرزەکان بی بەڕێزەکەم. یا طالبا درك الهدى بالعقل دون النقل لن تلقى لذاك دليلا. ئەی ئەو کەسەی کەوەها ڕێگەی هیدایەتت ئەوێ بە عقل و بەبێ ئەوەی بگەڕێیتەوە بۆ نەقلەکە کە ئەڵڵا بۆ ئینسانی داگردووە، لن تلقى لذاك دليلا. بزانە هیچ کاتێک ناتوانی نەخۆت بدۆزیتەوە، نەبەڵگە بدۆزیتەوە، نەخۆش گوزەرانی بدۆزیتەوە، چەرمەسەری و ماڵکاولی و کوردی شوتەنی ماڵی قەڵب سەر بە ساحێبێتی.